بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بەم ڕەوشەی دیالە کە وەکو لە راپۆرتەکەدا دیار و بە تەواوی وشک بووە و ینی ئاو لەوێ نەماوە سەرچاوەکانی ئاو وشی کردووە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر غەریب ئەحمەد ئەندامی پەرلەمانی عێراق دەکەین بەڕێزان لە ڕانیەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سڵاوت لێبێت، وەکو دەگوترێت کە دیالە سەبەتەی خۆراک و میوەی عێراق بووە، ئێستا وشک هەڵاتوە و سەرچاوەکانی ئاو وشتی کردووە یان کەمی کردووە، بۆچی ئەمە بەسەر دیالە داهات؟ بۆ ئاو لە دیالە کەمی کردووە؟ هۆکار چییە؟ بەنای خۆی گەورە و میهرەبان، سڵاو لە جەنابتان و سڵاو لە تێگەڕای بیسەربینەران. هەڵبەت ئەم قەیرانەی ئێستا کە هاتوو پێشەوەی کە کەمی ئاوە لە محافەزەی دیالە بە تەحدید یاخود بە دیاریکراوی حاڵەتێک نییە کە ئیتر لە پڕ هاتبێتە پێشە ڕووی لە محافەزەیە کردبێت، بەڵکو ئەوە ساڵانێکە هەڕەشەی کەم ئاوی ڕووی لە عێراق کردووە بەهۆی ئەم سیاسەتێک کە لە ڕابردوو حکوومەتەکانی پێشووی عێراق ئیتر لا ئەنگریک نەبووە یاخود فریا ئەوە نەکەوتونە ئەم ئیتفاقیە کە پێویستە بکرا بە حکوومەتی عێراقی لەگەڵ وڵاتانی دراوسێ بزات لەگەڵ تورکیا و ئێران، تورکیا و سووریا و دواتریش ئێران سەبارەت بەم ئاوەی کە پێی دەوترێت ئاوی دیجلە و فورات چۆن داخلی عێراق بووە. بێگومان ئەبینین کە چەند ساڵێکە بە حدێک ئەوەی کە بە ئاگان لە بواری کەرتی کوشتتوکاڵ و ئیتر ئەو بوارەدا ئەم مەترسیان ڕاگەاندەوە، بەڵام وەک باسم کرد لای حکوومەتی عێراقی نەبووتە خاڵێک کە ئیتر بە خاڵێک وەسف کرابێت حاڵەتی تاریئی بۆ دیاری بکەن. ئەگەرچی بەلای ئێمە وەکو لیژنەی زراعە لە پەرلەمانی عێراق حاڵەتێکە پێویستە حکوومەتی عێراقی وەکو حاڵەتێکی ترسناک مامۆل لەگەڵ بکە لەبەرەوەی باشە حکوومەتی عێراق لای لێ کردوتەوە کە دەبینی ئەوە لە دیالە دەگوزارێت خەمێکی لێ خواردووە. بەڵێ باسەوە دەکەم کە باسم کرد ینی ئەم ئەوەی کە داخلی عێراق دەبێت ئیتر بەنداوی خودی عێراقنی لە سەتا هەفتای ئەو کە هەیە لە عێراق ئاوی دەرەوەی عێراقە کە بە دیاریکراوی دیجلە و فورات ئیتر زیاتر ڕەبتی بە ئیتفاقیەدا بوو کە حکوومەتی عێراقی بکە لەگەڵ تورکیا و دواتر سووریا و لە دوای سووریاش ئێران. ئەم حاڵەتە نەهاوتە پێشە بەهۆی ئەم سەراعەتە سیاسیەکە لە عێراقدا هەبوو یاخود بە هەر هۆکارێشتر بێت نەهاوتە پێشە. ئێستا لەم ساڵی کە ناوی ساڵ 2023 بێگومان چێ وەکو لیژنەی کوشتتوکاڵ لە پەرلەمانی عێراق چێ وەکو ئەم خەمە گەورەی کە سیاسیەکانی عێراق هیانە بۆ هەڕەشەی کەمبوونی ئاو لە عێراقدا وای کردووە کە ئەم پرسە بە هەند وەرگیریەوە. ئێمە لە مانگای ڕابردوو وەکو پەرلەمان لەگەڵ جەنابی محەممەد شیع سوودانی کۆبوونەوە مان کرد و ئەم ترسەی کە پێویستە قەراری عێراق بە هەند وەری بگرێت باسمان کرد. بە نەتیجە ئەو لێکەوتەوە کە جەنابی شیع سوودانی لە ئەم دانیشتنەی کە عێراق کرد لەسەر ئاسی باڵا لەگەڵ ئەردۆغان تر یەک لە بڕگە و خاڵەکانەوە بووە کە چۆن معالەجەی ئەم کێشەی بکەن کە کەمی ئاوتە نابوو محافەزەیەک نێکە ناوی دیالێ بەڵکو بۆ هەموو عێراقا سیرکەن لە بەغدا ئەوەی کە ساڵان ئیتر لەم موقعانێک کە پێی دەوترێت دیجلە و کە دێتە ناوی ساڵان ئیتر ئەم ڕووباری کە ئاهات سامل دەکرد. ئێستا ئەگەر مەلەوانێکی باش زۆر بە ئاسانی توانی ئەمبەر ئۆبەر بکەی بۆیە وشکە ساڵی بە حدێک وەکو بڵێ هەڕەشە دەکات تەنانەت لە زۆر شوێن ئەم مزرعانەی کە ساڵانێک ببوونە وەکو بڵێ ببووە بۆ ئەساس و بناغەیەک بۆ اقتصادی عێراق، ئەساس و بناغەیەک بۆ فراوانبوونی کەرتی کوشتتوکاڵ و ڕەخساندنی هەلیکار بەو سفەتەی کە دەیانتوانی فرۆشی باش لە زەرعەتەکانی خۆام بکەن. ئێستا بۆتە ناوێ لەناوە للبەیع و بۆ فرۆشتن و إلى آخره و یاخود بیر لەو دەکەنەوە کە ئەوەی پێشتر قطاعی زراعی بووە بیکەن بە قطاعی سەکەنی و ئیتر بیفرۆشن بە وەکو دەڵێ منطقەیەکی سەکەنی و منطقەیەکی نیشەجێ بوون. زۆر باشە ئەوە بەڕاستی زەنگێکی زۆر مەترسیدارە. لە ڕابردوودا وەک باسم کرد هیچ پێ ناچێت حکوومەتەکانی پێشوو ئەم خەمان وەکو خەمێکی ئەساسی سیر کردبێ ئەو لەوێتی خەمێکی ئەوەندە گەورەیە ئەوە دەڵێ حکوومەتی عێراق لەسەر هێڵا کە بێت ئەم گرفتە چارەسەر بکات. ئەگەر بێت و بە خێرایی حکوومەتی عێراق ئەم گرفتە چارەسەر نەکات و حاڵەتە دژواری کە ئێستا دیالە پێدا تێدەپەڕێ چارەی نەکات دیالە دەکەوێتە چ حاڵەتێکە و چی بەسەر دێت؟ مەترسیەکەت دەگاتە چ ڕادەیەک؟ با مثلستان بۆ ئەوە ڕەبکێشم ئوستاس یانی یەک لە قەزاکانی تر بە ناوی لە هێرمنەوەکو ئیتر پیانوە بێ کە وەکو تەشیرێک داوێندێت لێژی لە قەزاکان لەبەر کەمی ئەو مەجموعەیەک فەلاح کە لەوێ دەستیان بۆ کردووە ئەم دەرخوربانی کە ساڵانێک اقتصادی ئەم قەزایە یاخود اقتصادی ئەم خانەوادە و عائیلە و ئەم خەڵکی لەسەر بووە
دارەکانیان بڕیون ئیشکان کردوونە بێئاگالەوەی کە ئەبێت مڕاعاتی بواری یاسا گشتەکەی بکرێت کە وەزارەتی ژینگەیە یاخود داواکاری گشتیە کە متابعەمان کردو بۆ چواتان کردوواڵێ ئای پی ئیسمانیە بۆی کە ئێمە ئینتاجمان هەیە بۆی کە بتوانین ئاو دێری ئەو شتای بکەین بۆیە داری خورمان بڕیون کە ساڵانێکە هەیە بۆ 15 ساڵ هەیە بڕیوانە و ئیتر قوتعیشان کردووە کە ئەوە لەمە دو ئەرزی زراعینی ئەرزی سەکەنی چی پرسیارە لێبکەم تا دەرفەتی ئەوە ماوە دەمەوێت مشکە ساڵیەوە بەهۆی ئەم کەم ئاویەوە کە ئێستا دیالەی تێکەوتووە ینی زەرەر و زیانەکان چەند دەخەملێنرێن چەند دۆنم زەوی هێکتار زەوی ینی وشتی کردووە ئەگەر ئامارێکتان لابێت ئامار با من وەڵامەکە ئەوا بێت ئێمە لە مانگی هەشدا کۆبوونەوەمان کرد لەگەڵ بەڕێزان وەزیری زراعی عێراق و بەڕێز وەزیری ئەو مواردیمایی ئیتر ئەم حاڵەتمان لەگەڵ باسکردونە شەویکەوی ئەو حاڵەتەمان کردووە لەگەڵ بەڕێز وەزیری ژیگەی عێراق هەم کۆبوونەوەمان کردو ینی لە هەفتەیەکدا سێ کۆبوون لەگەڵ هەسێ وەزارەتەکان میکانیزم بدۆزینەوە بۆی کە عێراق تەجاوز بکەین لەم ترسە و میکانیزم بدۆزینەوە بۆی کە ئەم عێراقیکە بە بیلاد ڕافدین ناسراوە ئەم عێراقیکە لە تەگ نەوت کە تەبەنی اقتصادی عێراق ئەکات کەرتە زراعەکەیە کە هەردەم لەگەڵ نەوت وەکو یەک هەژمان کراون بۆ مەسەلەی بەرزکردنەوەی اقتصادی عێراق چۆن بتوانین پەچی نەکەوێت چۆن بتوانین بەهێزی بکەین ئەوە دەکرێت ئەم ئەمانە بەڕاستی لە وەزارەتەکان وەربگری بەڵام ئەوەی کە ئێمە لە ڕۆڵ ڕقابی ڕۆڵ تەشریعی ئەبێنین ڕۆڵ ڕقابیەکەمان لەم سۆنگەیەوە کە ئێمە سەردانی زۆربەی محافەزەکانی عێراقمان کردو بە سەرانسەر کەربەلا زۆر بەیان ئیتر مووسڵ لی تێگەشتوون کە هەڕەشەی وشکە ساڵی هەڕەشەی کەم ئاوی زیانێکی ئۆتۆی دەبێت کە لە چەند ساڵیکە عێراقیەکان بەدەستێودانەڕێن بەڵام نەتوانرێ مەعارەزی بکرێت بگەوە وەکو پێویست لێستادا تەنها هەڕەشە نییە بۆ کەرتی قوتاعی زراعی ئوستاز بەڵکو کەمی ئاو هەڕەشە لە نزیک 7 ملیۆن کەس لە عێراق دەکات بەڵێ دکتۆر غەریب ژیان و حاڵە لەسەر بەندا و لەسەر شوێنە ئاودێرەکانە بەڵێ دکتۆر غەریب ئەحمەد ئەندامی پەرلەمانی عێراق لە ڕانیەوە لەگەڵمان بووی سپاس ماندوومان کردیت